بەڵێ بینەرانی عزیز سلااوان لێبێ من یادگار فایق مەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە گوڵەخانەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە خۆتان ئاگادارن کە کۆمەڵێک گۆڕانکاری ئەکرێ ینی لە نێوان ڕۆژێکی ترە کۆمەڵک گۆڕانکاری نوێ دێتە ئاراوە چ گۆڕانکاری باش بێت بە نسبەت هەرێمی کوردستانەوە چ گۆڕانکاری سلبی بێت ئێمە ئەم شەو مەبەستمانە لەگەڵ جنابی کاکە حەمەی حاجی مەحموود لەسەر کۆمەڵێک پرس بوەستین لەسەر کۆمەڵێک پرس قسە بکەین لەوانە هەندێک دوورەکە ئەوینەوە بۆ مانگی ڕابردوو لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوەی لە کەرکووک ڕوویدا ئەمە چی بوو چ کاریگەریەکی سلبی ئەبێت بۆ داهاتووی کوردستان چۆن بیکەین بە دەرسێک بۆ ئێستا خۆمان و نێوماڵی کوردی پێڕێک بخەینەوە کورد ئەبێت ینی لە مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسەیە چۆن مامەڵە بکات باسی ئەوەکەین کە خۆتان نەزانن دوایەوەی لە 25 ئەیلول ڕفراندەمی سربەخۆیی ئەنجام درا کوردی تووشی کۆمەڵێک کێشە کرد بە تێڕوانینی عێراق نوێترین پێشات سەبارەت بەوە بڕیاری دادگای فیدراالیە کاڵێت ئەم ڕفراندۆمە دەستوری بووە مەبەستمە بزانم لەکوێ نادەستوری بووە و ئایا کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە بکات ئەگەر بیاوێ لەگەڵ حکوومەتی عێراقی دانوستان بکات سەبارەت بە دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی ئەمانەوێ بزانین کە حکوومەتی هەرێم بۆچی پەلەی دانوستانیەتی ئایا حکوومەتی عێراقی خۆی لە دۆخێکدایەکە بتوانێت شتێک ببەخشێت بە هەرێمی کوردستانەوە تا ئێمە ناوە لە وتار و پرێس کۆنفرانسی هەفتانەی حەیدەرابادی گوێمان لێ بێ باسیەوە کات من پابندم بە پێدانی موچەی وڵاتیان هەرێمی کوردستان و هیچیش دیار نییە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە شاندی دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی ئەبێت چۆن بێت لە کێ پێک بێت ئەولەویاتی کاریان چی بێت هەروەها ئێوە شاگەدارن کە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت ئەمڕۆ سەردانی سلێمانیان کردووە لەگەڵ بڵین بزوتنەوەی گۆڕان لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و هەروەها لەگەڵ بڵین کاکە حەمەی حاجی مەحموود و سەرکردایەتی سۆشیال دیموکراتی کوردستان کۆبوونەتەوە باسی چیان کردووە چ هیوایەکەیە بە ئاراستەی چارەسەرکردنی کێشەکان من بۆی زیاتر نەڵێم قسەیەکیش لەسەر دۆخی حکوومەتی هەرێم و پەرلەمان و درێژکردنەوەی ماوەیان و باسێکی هەڵبژاردننی شەکەین لەگەڵ کاکە حەمەی حاجی مەحموود پێشمەرگە و سکرتێری حزبی سۆشیال دیموکراتی کوردستان سلااوان لێبێت کاکە حەمە ئەمەوێ بەو پرسیارە دەست پێ بکەم جەنابتان لەوەتی شەڕی داعش دەستی پێ کردووە وەکو پێشمەرگەیەک لە بەرەکانی جەنگ بوون و وەکو فەرماندەیەک دنیابینی و ئەزمموی خۆتان لەو جەنگی دژە تێرۆرە بەکارهێناوە ئەوەی لە کەرکووک ڕوویدا تا چەندە شتێکی ئاسایی بوو بە نسبەت کوردەوە لە جێگەیەکی تر ئاماژەت بەوە داوە کە 100 ساڵی خەبات و تێکۆشان و ماندووبوون و خوێن ڕشتن و شەهیددان و فیداکاری کوردی سفر کردوتەوە یعنی هێندە قورس بووە کە تۆ بەو شێوەیە پێناسەی بکەی سپاس دەکەم ڕەنگەم بیش لەوەی کە ڕووداوەکان ینی زۆر بەپە لە ئەڕوات یاخود من ئەڵێم ڕووداوەکان کۆن نابێت یەک بە دوای یەکە ئەڕوات ڕاستە دەربارەی وەزعی ئێستا و وەزعی کوردستان و ئەو هەلو مەرجانەی کە تێدا تێپەڕێت وەکو باسکرا لە عێراق وایە مەسلەی ڕفراندۆمە من پێم وایە ڕەنگە ڕفراندۆم هەندێک پێشی خستبێت یا خێراتری کرد ئەوەی کردوێ بەڵام نا ڕفراندۆم نییە مۆزوعەکان ئەوان پێش ڕفراندۆمیش و دوای ڕفراندۆمیش ئەوان چەند جارێک تەسریحێناوە لە بەغداوە ئەڵێ دوای شەڕی داعیش ئەبێت ئەو ناوچانەی کە لە کاتی داعشە دەستی هێزی پێشمەرگە کەوتێتە بندەنەوە یا تەسلیمانکەنەوە بۆی بێن ئێمەش خۆشمان خۆ لە هەموو حیزبەکانە زان لە کۆبوونەکان ئەمە چەند جار باسم کردوتومە بۆی ئەوان حەویجە تاخیرەکەن ئێمە داوامان کرد پێش تەلعەفار پێش مووسڵ پێش قایم پێش شوێنەکانی تر بۆیە حەویجە تاخیرەکەن ئەو هێزانەی هەموو هەیەە کۆیکەنەوە بۆ حەویجە پەلاماری کەرکووک و خانەقین بدەن هەمومان ئەمانزانی ئەو مۆزوعە لەبەڵم پێم وایە ئەوە بابەتێکی ترە ینی بەو شێوەیە کە تعبیرەکرێت مەسەلەی ڕفراندۆمیش خۆ ڕفراندۆم نادەستوری نییە و گوناحێکی گەورەش نەبووە و
بەڵام ئەوەیە ڕەنگە ئەوان وا بیریان کردوتۆ لەسەر ڕفراندەم پاساوێکی پێیان نەدا بۆ ئەوەی ئەیانەوێت دژ بە کورد بیکەن بۆکو عەرزم کردی مانی وای کرد کە پێشی بخەن ئەوەی کەمە بەستیانە چونکە ئەوان بەرنمەیەکی دوور و درێژیان هەبوو بۆ ئەوە چۆن بتوانن ئەو منتیقانەی کە لە دەستی هێزی پێشمەرگەیە لە شەڕی لە عەشا کەوتووە دەستی پێشمەرگە چۆن لە دەستی پێشمەرگەی وەرگرنەوە بە تایبەتی سەرچاوە نەوتیەکان ئەو شوێنانە گرنگ بوو بۆیان بۆیم پێم وایە ڕەنگە هیچ داعش ڕفراندۆم تەنها پێشی خست بێت نەک واتە هەر ڕووی دەدا ئەوە هەر 100% ڕوویەدا چونکە ئەویان هەر چەند جارێک باسییان کردووە دوای کەرکووکی ئەو مۆزوعیان باس کردووە بۆیم پێم وایە ئەوان بەرنمەیان هەبوو لەسەرەوە بەڵام مەسەلەی ئەوەی لە کەرکوو ڕوویدا لە ڕاستیا شتێکی زۆر ناخۆش بوو من ئەو شەوەی کە ئەیود مەسەلا مەلا عەبدوڵڵامان ئازاد کردەوە ئەوان ئەیان و ئازاد مەنگە جێشی عراقی کاتێ مەلا عەبدوڵڵایان داگیر کرد من شەهید حسەین مەنسوورم کەوتە بیر کەوتی مەکتەب خالیدمان داگیر کرد شەید شێرکۆ و ئەوانم کەوتە بیر کەوتی تەلوەرد ئەوە شەید عەتا و شەیدەکانی ترم کەوتەوە بیر بە تایبەتی عەلیاغەوانەی کە لێوە شەهیدبوونەوە شەوە ئەوانم کەوتەوە بیر ئەنی تۆ چۆن بە خوێنی خۆیان ئازادیان کردەوە چۆن ئازادت کرد و چۆن بە ئاسانی تەسلیمت کرد ئەوە لا من قورس بوو بەڕاستی ناخۆش بوو و شتێک نییە ینی تەعویز بکرێتەوە بە هیچ شێوەیەک بەڵام ڕووداوێک و هاتووە چۆن بتوانین ئێمە چارەسەری بکەین وەکوتیە کورد دەبێت چوار مشقی دابنیشێت و بڵێت تازە ماڵمان وێران بوو هیچمان پێ ناکریان ئەبێ خوێندنەوەی بۆ ئەبێ خوێندنەوەی بۆ بکەی ئەبێ چارەسەری بۆ بکەی ئەبێ خۆت ئامادە بکەی ئەبێ جارێکی تر ئێمە بەردەوام بین لە خەبات و لە تێکۆشان ئێمە نابێت لەو مۆزوعانە چونکە ئێمە ئەگەر ئێمە لە کەرکووک لە خانەقین لە سنجار لە زمار لە مەخمۆر لە دبز لە دووس خورماتوو لە ڕیفراندۆمە بمان دۆڕانە ئەوە بمان تەعویز نەبووە بەڵام لە شەڕە لە شەڕێک سەرەکەوێت شەڕی دۆم تۆ سەرەکەویت ئەو هاتووە تەواتە کورد نابێت هیوا بڕاو نابێت و ئەوەش لە کەرکووکیش خەوم لایگەدایان شەڕ نەبووە ئەی نە لە کەرکووک شەڕ بووە نە لە شوێنەکانی تر شەڕ بووە شەڕ نەبووە ڕووداوێک بوو کە هاتوو تووشی ئەوی نەبوو لەبەرەوەم پێم وایە ئەوە نابێت کەس لەوە ناومێت بێت کاکە حەمە بۆی ڕاشکاو بین لەگەڵ بینەری خۆمان ئەوەی لە کەرکووک و ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێمی دیکە ڕوویدا ناگەڕێتەوە بۆ ئەوەی کە یەکڕیزی ئەگەر هەش بوو بێت لە نێوان لایەنەکانی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان لە نێوان کەوانەیەکە کارتۆنی بووە ڕاستەقینە نەبوو خۆی من زۆر جار باسیەوەم کردووە کە تویانە خۆی لە ڕاستی لە کوردستان هەموو هێز و سیاسیەکان من بە احترام و مەسەلا هەمویان دەوریان هەیە لە کوردستانە بەڵام یەکێتی نیشتمانی و پارتی دیموکراتی کوردستان ئەوان دەورێکی تایبەتیانەیە بە کۆمەڵی حکم ئەو حکومەش لە ڕووی سیاسیە لە ڕووی اقتصادیە لە ڕووی هێز و توانایە ئاسایشە سەربازیە هەموو ئەوانەی کە هەیە لە کوردستان لە دەستی ئەوانە لەبەرەوە ئەوان ڕەنگە کێشەی ئەوان بچێتی کێشەی هەموو ماڵێک و چارەسەریش ڕەنگە ئەوان بتوانن زۆر چارەسەری زۆر شت بکەن ڕەنگە لە سەردا چلی کەمتری زیاتری بمێنێتەوە کە هێزەکانی تریش هاوکار بن لەگەڵیانە بۆیە پێم وایە نەک یەک ڕیزی نەبووە بەڵکو ئەوەی کە باز دەکرا ئیستراتیژی هیچ ئیستراتیژی لە بینی هێزە سیاسیەکان نەبووە بە تایبەتی یەکێتی نیشتمانی پارتی دیموکراتی کوردستان زۆر جارایانە ئەوە لە ئیتفاقێکی ئیستراتیژیمانە ئیستراتیژی لەسەر چی ڕێکەوتون لەسەر داهات لەسەر دابەشکردنی وەزیر دابەشکردنی ئەوەی مۆزەف و ئەوانە چەند تاعین بکەن دابەشکردنی پێشمەرگە دابەشکردنی ئاسایش دابەشکردنی سەفیر دابشکردنی نوێنەرەتی حکوومەت دابشکردنی پەرلەمان لەسەر دابشکردنی پارە ئیمکانێت ئەمە لەسەر ئەمە ڕێکەوتون لەسەر ئەوە ڕێک نەکەوتون لەسەر مەسلەی ئیستراتیژی بەرامبەر بە عێراق ئێمە چی بکەین لەگەڵ ئێران چۆن بکەین لەگەڵ تورکیا چی بکەین لەگەڵ ئەمریکا چۆن ڕێیمان چۆن بێ لەگەڵ دەوڵەتی کوردی هەبێ یان نەبێ
ئەمانە شتی ئیستراتیژین هیچی لەسەر ئەمانە ڕێک دەکەوتن باجەکەش درا باجەکەش تەواندرا مۆزوع بە تاکید باجەکە دراوە و ڕەنگە شتی تری بەدای خۆیان بێنێت ئەگەر بەرگیری لێ نەکرێت ئەگەر بەرگری لێ نەکەی بەڵام ئەوەی کە من بینیومە لە ڕێی و حیزبەکان لەو ماوەیە هەموو لایەنەکان سێشت کە زۆر گرنگە بۆمان ئەو سێشتا هەمووی ڕەدی ئەکاتەوە لەوانە مەسلەی دوو ئیدارەی شەڕی ناوخۆ و بە تەنها پەیوەندیکردن لەگەڵ عێراقلایەنێکی دەرەکی ئەمە سێ خاڵە ئێستا هەموو حیزبەکانە چەند ئەڵێ ئەوە دوای باران نازام کەپە نەکە نازام چیە وەرحاصل دوای ئەوانە ئێستاش هەر باشە ئەنی ئێستاش ئەگەر بگەنە و خەنەعەت هەر باشە ئەو سێ خاڵە زۆر گرنگە بۆمان باشە بەر لەوەی بچینە سەر ئەوەی کە پەیوەندی پارتە سیاسیەکان و ئەوەشی تۆ لە نزیکەوە ئاگاد لێبووە بەنسبەت پرسی ڕیفراندۆمەوە زیاتر لە 3 ملیۆن هاوڵاتی کورد بەشداری کردووە لەو دەنگدانە لەو 3 ملیۆنە 92 لە 100 و قسووری وەکووترێت ئەڵێ بەڵێ بۆ سربەخۆی لە ئێستادا حکوومەتی عێراقی ئەڵێت تەنها و تەنها بە هەڵوەشانەوە بە سڕکردنیش رازیینین هەڵوەشانەوەی ئەنجامی ڕفراندۆم ئێمە رازی ئەبین و هەروەها ئاماژە بەوە دراوە ڕۆژانی ڕابردوو حکووت بڵین دادگای فیدراالی کە تانەی لێ نادرێت بڕیارەکەی و ئستئنافیش ناکرێتەوە ئەڵێت نادەستوری بووە عەبادیش ئەمڕۆ دیسان ئەڵێت ئێمە ڕێز لە بڕیارەکەی محکەمەی فیدراالی ئەگرین و دڵیشمان پێی خۆشە و بە شتێکی زۆر باش ێزانین کە مەسلەی جیابوونەوەی و سربەخۆیی کردووە بە پرسێکی نادەستوری کورد لە کوردستانە سەیری دەمی سیاسیەکان و سەرکردایەتی سیاسی کوردستان و بە تایبەتی و بە دیاریکراوی حکوومەت ئەکا حکوومەت لە ئێستادا ئەگەر بڕیاری هەڵوەشانەوە بدات خۆکوژی سیاسی نییە یان بە شێوەیەکی دیبلۆماسی مامەڵە لەگەڵم پرسەیە بکات خۆی لە ڕاستی مەسلەی ڕاپرسی یا ڕیفراندۆم بڕیاری سەرۆکی حکوومەت نییە بڕیاری هەرێم نییە بڕیاری پەرلەمان نییە ئیرادەی میلەتێکە باش ئیرادەی میلەتێک 3 ملیۆن و 300 هزار کەس زیاتر دەنگیاوە ئەبێت جارێکی تر ئەم چەند سندوق دانراوە لەو شوێنانەی جارێکی تر 3 ملیۆن لە 92.8 خەڵک دەنگیاوە ئەبێت لە 93.8 جارێکی تر خەڵک بە نەخێر دەنگ بدات ئەو کاتاڵەوەشێتەوە لەبەرە عێراقی زۆر باش دەزانێ بە خاتری عێراق بێ کەمپینی نەخێر ئەو دادگایشە کە ناوی فیدراالیە ئەوەی زۆر باش دەزانێت کە هەڵناوەشێتەوە ئەو کەسانەی کە قانونی من خۆم قانونی نیم بەڵام سوالم کردووە ئەوەی کە قانونیە زۆر باش دەزانێ ڕیفراندۆم قەت هەڵناوەشێتەوە ڕیفراندۆم لە گیرفانی هەموو تاکێکی کوردایە تاپۆیەکی ڕەشە لە تاپۆیەکی ڕەشە مەبەستە خۆی لە کۆنا تاپۆی ڕەشە بۆ تاپۆی کە ئەڵەی تاپۆی ڕێز نە کۆپی ئەکرێ ئیساشەیە نە کۆپی ئەکرێ هەندێک ماوە نە ئەفەوتێ نەتیا ئاچێت لە هەر جێگەی برد ئاخە جارەتوانی بچی لە ئەو شوێنەی کە دەرچۆ وەریگریتەوە جارێکی تر ئەو کاتەوەی کۆنە ساڵەکانی 80 وانێ زیاتر لەبەرەوەم پێم وایە ئەو ڕیفراندۆمە قەت هەڵناوەشێتەوە بەڵام ئەتوانرێت مەسەلا لەگەڵ هەلو مەرجەکەدا مەسەلا ئەوستا حکوومەت بەیانی دەرکردووە تەجویدیکە نە دادگای فیدراالی خۆشیان باش دەزانن ڕیفراندۆم هەڵناوەشێتەوە ئەنجام من تێ ناگەم مەسەلا لە بەغدا میلەتێکی تر کە هیچ پەیوەندی بە کوردۆ نیە بڕیار لە چارەنووسی میلەتێکی تر بدا میلەتێک لەسەر سندوق داوای کردووە ڕێی خۆی یەک بخات داوای جیابوونەوەی کردووە لە 92.8 یەکێکی تر نە کووردە نە ڕەگەزی کووردە نە پەیوەندی بە کوردۆ هەیە بڕیار بدا علیوەشێنێتەوە ینی ئەمە لە دنیادا شتیوە نییە لەبەرەوەم پێم وایە ئەمە لای ئەوان ڕەنگە ئەوان دڵیان بۆ خۆش بێت ئەو شتانە بکەن بەڵام ئەو دادگایە هین نییە ینی دادگایەکی قەراری سیاسی جێبەجێەکان نە قەراری دادگا جێبەجێ بکات لەبەرەوە بەڵام یەک شتی تێدایە سێ کورد لەوێن ئایا ئەم سێ کووردە بۆ من کاکە حەمە من هەر بۆ بمبورە قسەکەت پێ بڕم ئەمە بوو بە تێبینی لە لای من سێ حاکم و دادوەری کوردە و لیژنەیەن بەڵام لەوەی کە بڵاو کراوەتەوە لەو هەواڵە و لەو بەیاننامەیە ئەڵێت بە کۆی دەنگی تەواوی دادوەرەکان و ئەندامەکان من مەبەستم ئەوەیە لە ڕاستیە ئەم سێ کووردە بۆ ئیمزایان کردووە من گومانێکم لا پێیا بووە ئایا قیادی کوردی بەمانیاوتوە ئەم تۆژی ئیمزایکە بە نەجاتمان بێت لە مەزعە و لە کۆڵمان بێتەوە ینی من خۆم بۆ خۆم گومانێکم لا دروست بووە
دەبڕۆم ئەوە جێگەی سوالێکە لە قیاداتی جارەکانی پێشووتر بایکۆتی دانیشتەکانیانەکە بەڵێ ئەمەیان لە قیادەی کوردی من خۆم بە خۆم گومانێکم لا دروست بووە ئەم سێ کووردە ئەگەر پەیوەندیان بە کوردەوە هەیە پەیوەندیان بەم میلەتەوە هەیە خۆیان بە کوورد دەزانن بە بێ قەراری قیادەی کوردی ئەوە بکەن ینی ئەوانە بێبەری ئەبن لە کورد دەبەرەوە من پێم وان نییە ئەنی ئەوە گومانێکە لای من دروست بووە ئەبێ خۆیان ئەو مەوزوعە یەکلایی بکەنەوە کە ئەوان قیادەی کوردی ئاگادار بووە یاخودنا باش ئەوە خاڵ باش بەڵێ بەڵێ بمبورە ڕێی تۆم زانی لەسەر مەسەلەی هەڵوەشانەوەکە و ئاماژت بەوەدا کە ئەمە ناکرێت چونکە خەڵک بڕیاری داوە نە حکوومەت بڕیاری دا و نە حزبەکان و نە پەرلەمانیش هەر کەسی بیڵێ خۆی پێخڵاتێدی بەڵاومەشاندێت و ناتوانانی باشە ئەمڕۆ ئێوە دوایەوەی لەگەڵ گۆڕان و یەکێتی کۆبوو سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و شاندی یاوەریان سەردانی ئێوەیان کرد لەگەڵ جنابت و لەگەڵ سەرکردایەتی بڵین حزبی سۆشیال دیموکرات کۆبوونەوە چیتان پێوتن چیان پێوتن وڵا خۆ ئێمە زیاتر لە ساعات وانە قسەما کردووە ئەوڕاکەم هەموو وردەکاریانە بەستم ئەوەی بەنسبەت خەڵکەوە گرنگە زیاتر ئەوەی کە ئێمە تێگەیشتین ئەو وەفدەی ئێستا دەسڵاتەکان هەمووی لای حکوومەتی هەرێمی کوردستانە زۆربەی زۆری پەرلەمانەوە حاڵێتی جارێ دەسڵاتی سەرۆکیێرێم دەسڵاتی حکوومەت خۆی هەموو ئەو دەسڵاتانە زۆربەی زۆری لای حکوومەتە حکوومەت بە دوای ئەوە گەڕێت چۆن چارەسەرێک بۆ کێشانە بدۆزێتەوە چارەسەرەکە ئەوەیە لەم ماوەیەدا هەندێک لایەن داوای حکوومەتی ڕزگاری نیشتمانیان کردووە هەندێک داوای حکوومەتی بەڵێن گواستنەوە یا بەڕێکردنیان کردووە حکوومەتێکیش خۆی هەیە کە هەمویانی تێدایە ئەو حیزبانی بۆ پێنج حیزبە بە تایبەتی تێدایە حکوومەتەکە خۆشی هەیە وەتانێ وە کاگنێکی دەوانی ژوتیم حکوومەتە خۆی کاتیە خۆی حکوومەتەکە ماوەکەی زۆر نییە و ئەمریکاش پشتیوانی لێ کردووە بەڕسمی بۆ یەکەم جاریشە ئەمریکا ناوی شەخص بێنێ بڵێ یارمەتی فلان و فلان ئەمە چرایەکی ئەوەیە سوورە بەرامبەر بۆوانەی کە ناڕازی بن لەسەری ینی ئەوە حکوومەتە و پشتیوانی لەوە ئەکەیت ئەمە ڕێی ئەمریکایە لەسەر ئەو مۆزوعە من تێناگەم مەسەلا هێشتا ئەو لە حکوومەتەکە ئیستیقالەی نەکردووە ئەوێ ئەم بڕوخێنەوەی کێتردابنێ دەبم پێم وایە ئەوە پێویستە مەنی زیاتر وردەکاری لێ بکرێت ئەوانە ئەوە یەک بەڵام ئێمە خۆمان ئەمڕۆ کە باسی ئەوە کرا مەوزعی حکوومەت من خۆم بۆ خۆم پێشتریش نە لەگەڵ درێژکردنەوەی پەرلەمان نەبووم و لەگەڵ درێژکردنەوەی حکوومەتیش نەبووم و من ئێستاش هەمان ڕێیم هەیە درێژکردنەوەی ئەو هەژمانەی پەرلەمان و حکوومەت درێژکردنەوەی 4 ساڵی ڕابردووی کێشەکانی ئەو پەرلەمان و حکوومەتەیە بۆ هەژمانی تر ینی کێشە بۆ خۆیان دروست کردووە دەبم پێم وایە باشترین چارەسەر بۆ ئێستا هەڵبژاردنە پێشوەختیان لە خلال هەشمان ئەگەر پێکەوە گونجان پێم باشە هەموو حیزبەکان پێکەوە بگونجێن ئەو 5 حیزبە پێکەوە بگونجێن پێکەوە بڕۆن ئەو 5 مانگە بەڕێکەنەوە هەژمانگە هیچیش نەکەنەوە هەژمانگە ڕات ئەوە حمانێکی ڕۆیشتووە ئەو هەژمانگە هەر ئەڕات هەر کۆتایی دێت تەحامل بکەن ئەوە 4 ساڵە تەحاملیان کردو ئەو هەژمانگە بڕۆ ئەمڕۆ بمبورە ئەمڕۆ ینی خۆتەزانی دوایەوەی لەگەڵ گۆڕان و یەکێتی کۆبوونەوە سەردانی ئەوەیان کرد هەستان کرد لە قسەکانە کە بۆ منە گۆڕان هەنگاوێک کاتبێتە پێشەوە خۆی گۆڕان سێ مەوزوعی هینی باس کردو کە من پێشتری ژاگان لێ بۆەوە دیارە ئەمڕۆژ باسییان کردووە ئەوان دژی دوو ئیدارەین باشە و دژی شەڕی ناوخۆن و دژی ئەوەشن کە هەرێم هەڵبۆشێتەوە کە عێراق محاولەیە سیادەی هەرێم نەمێنێ دژی ئەم سێ خاڵن ئەمە خۆی مهمە گرنگە واتە کورد هەمووی یەک دەنگە لەم مۆزوعەدا لە قەزەی کووردا یەک دەنگە ئەمە کارێکی باشە گۆڕان من کاتی خۆشی گوێم لێ بوو برای بەڕێز کاک عومەری سەیعەلی هەمان ڕاوبۆچوونی دەربڕی بوو ئەمە زۆر گرنگە بۆ هەموو لایەکمان بۆ میلەتەکەمان بەڵام ئەوەیە مەوزوعەکانەوەیە کە تۆ ئەم خاڵانە گرنگە بەڵام لە ناو ئەم خاڵاندا کۆمەڵێشتی تر هەیە عەمەلیان جێبەجێ ناکرێت بۆیە من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هەموو دەسڵاتەکانی هەیە ئەم سەردانە بۆ ئەوەیە بزانە ڕای حیزبەکان وەربگرێ ئەگەر توانیان ئەم هەژمانە بە سەلامەتی بەڕێکەن پێکەوە شان بدەنە بەری هەمووی خۆی بە مەسئول بزانێت لە وڵاتە قەیرانە ڕووی تێکردوین قەیرانی سیاسیە قەیرانی اقتصادیە قەیرانی داراییە قەیرانی بێمتمانەییە هەموو ئەمانە ڕووی کردوتە خەڵکی کوردستان
ئەگەر هەمویان پێکەوە شانە دەنە بەری و لەبەرەوەی کە چوار دەنگی کەم نەکا یا زێر نەکات ناڕاتە سەر تەلەڤیزیۆن دژی ئەوی تر قسە بکە با پێکەوە هەموو یەکدەنگ بین و چارەسەری ئەو کێشانە بکەیت. ئەگەر ئەمە نەکرێت من پێم باش بوو ئەمڕۆ پێشنیاری من بۆ جەنابی سەرۆکی حکوومەت جەنابی جێگر وەزیرە بەڕێزەکان شاندەکە ئەوە بوو کە پێویستە ئێمە ئەگەر ئەوە نەکرێت پێش انتخاباتی عێراق انتخابات بکەین لە کوردستانە کە تۆ انتخاباتێک هەموو شتێ سفرە بێتەوە پەرلەمانێکی نوێ هەڵەبژێریتەوە ئەم پەرلەمان نیە حکوومەتێکی نوێ هەڵەبژێرێتەوە بە تاکید ئەو کاتە گوڕوتینێکی تری هیچ وەڵامێکت وەرگرتەوە تێدا بێتەوەوانە ئەوەی من هەستم کرد ئەوان بە دوای چارەسەر ئاگەرن ئەگەر بزانن ئەوەی کە ئێستا هەیە بۆیان نەگاتە نەتیجە و هەر پێنج حیزبەکە بەشداریەکەن لە کاریگەر لە حکوومەت و لە پەرلەمان و کێشیان بۆ دروست ناکەن ئەڕوات هەشتمانەکە بەڵام ئەوە نەکەن هەست دەکەم مانی ئەوانیش پێشنیارەکەی منیان پێ خراپ نەبوو بێ و ڕەنگە خەڵکیتی پێشنیاری کردبێن ڕەنگار من نەم کردبێ خەڵکیتیش کردبێتی ڕەنگە انتخاباتەکە پێش من انتخابات بەڕای من بکرێتە پێش انتخاباتی عێراق مهمترە بۆ ئێمە لە ئاخری مانگی دوو لەسەر مانگی سێدا بکرێت چونکە عێراق تا ئێستا هەرچەند عێراقیش خۆی بۆ خۆی ئەوانش کێشیان لەسەر انتخابات عێراق لە مانگی پێنج ئابێ انتخابات بکات واتە ئێمە ئەبێ مەجالێکمان هەبێت لە بینی انتخاباتی کوردستان و انتخاباتی عێراق هیچت بۆ دەرکەوت سەبارەت بەوەی حکوومەتی یەرێن بەنیاز بێت دۆخی هاوڵاتیان و گوزەرانیان تۆزێ باشتر بکات پێشنیارەکانی ئێمە ئەوە بوو ئەوان وتیان ئەگەر ئێمە هەموو پێکەوە ئەو حیزبانە لە ناو حکوومەتن ڕەنگە بتوانین بەشێک لە چارەسەرەکان بکەین و ئێمەش پێشنیارمانەوە بوو خاڵی یەکەم ئەوە بوو کە چارەسەری مەعیشێتی خەڵکی کوردستان بکرێ و کێشەی خەڵکی کوردستان گرنگە مەسەلەی بە تایبەتی ژیانی خەڵک چارەسەر بکرێت بۆ ڕەنگە ئەو ئێستا ئەو داهاتەی کە هەیە کەم بێت بەڵام ئەو داهاتە ئێستا تۆ مەجموعە لە شارەکان و شوێنەکان کەوتۆتە ژێردەستی عێراق بە عێراق ئیدارەی ئەو بدا تۆ ئەو بتوانانی ئیدارەی ئێرە ڕێک بخەیتەوە جارێکی تر بتوانانی ڕێکی بخەیتەوە من پێم وایە هەوڵەکان بەردەوامە بێ بۆ ئەو مۆزوعە چۆن بتوانێت چارەسەرێک دەنزیمێکی ئەوەی داهاتەی کە هەمانە ئێمە ئەمڕۆ بە ئەو شاندە بە ڕێزەشمان ئەزمان کردن ئێوە چاوەڕێ عێراق مەبن ئەوەی من شخصی خۆم هەست دەکەم بەوە کە حکوومەتی عێراقی تا انتخاباتی عێراق هیچ شتێک بۆ کورد ناکات بۆچی نەپارە ئەنێرێت نەپارەش ئەدا هەتا مفۆزاتی ئەگەر بیکە ڕەنگە لە هەفتەکانی داهاتوان بۆ مفۆزاتەکە قسەکردن بکە بەڵام کا دەکوژێت چونکە ئێستا ململانەیەکی زۆر هەیە لە بینی سونە و شیعە لە بینی شیعە و شیعە بۆ انتخاباتی داهاتوو تا زیاتر دژی کورد باشترە بۆیان بۆ انتخاباتی داهاتوو ئەوەی لە بەغدا زۆر دژی کورد بێت دەنگ زۆرتر دێنێ لەبەرەوە عەبادیش لە ململانەیەکی لایەنی بەهێزایە کە بەڕێزان مالی شیە مەسەلا کۆمەڵە حیزب و لایەنی ترن کە بەهێزن ئەمانە لە عێراقدا لەگەڵ ئەوانە ڕەنگە ئاسان نەبێت هەرچەند ئەوان هەردوو لایەن ئێستا لە ململانەیەکی توندان و شیعە بە شیعە بە تایبەتی و هەر لایەکیان مەسەلا هەر لایەکیان خۆی داوەتە پەنای لایەکی تر و هەتا هەوڵەدەن لایەنی کوردی و لایەنی سونەش پشتیوانی بۆ خۆیان پیاکەن واتە کورد و سونە وەکو پەراوێز لە ناو شیعە بۆ شیعە بڵانسەکە بگۆڕێ ئەوان هەوڵی ئەوادەن ئەوە یەک دووهام ئەوەی کە ئێمە مەسەلا کورد و ئەزانێ وەزی عێراق لە کوردستان باشترە من پێم وایە ئەوە خەڵک بە هەڵە تێگەیشتووە عێراق ئێستا 120 میلیارد دلار خەرزارە ینی ئەگەر هەڵە نەبم علاوی ئاماژەی بەوەداوە سەروی 130 میلیارد دلاریشە بەخێن مەبەستم هەرتەنها ئەوە نییە مەبەستم ئەوەیە کوێتیش داوای 120 میلیاری قەرزی لێەکە واتە بە هەمووی حدودی 200 میلیارد عێراق قەرزارە ئێستا واتە پارەیەکی زۆر قەرزارە هەست ناکەی کاکە حەمە هەست ناکەی ئەوەی وای لێک وای کردووە خەڵک وا بزانێت دۆخی عێراق باشترە هەڵپە و پەلەپەلی حکوومەتی یەرێمی کوردستان بێ بۆ دانوستان ئەوە یەکێکە یەکێ ئەو شت ئەرز دەکەم مەسەلا یەکێتر لەوەیە ئەو خاڵێکی تر لەوە ئێستا عێراق پارەی مەعاشی عێراق لە هینەدا لەو ئەحتیاتی کە لە ناو بانکی مرکزی عێراقیە هەیە لە 184 ئەحتیاتی هەبوو عێراق ئێستا لە 142 ئەحتیاتی ماوە 42 کە نازەم شتێکی وایە لە خوار پەنجاوەیە منیش تەقریبەکەم لەو حدودایە نازانم ئەوەندە ئەحتیاتی ماوە
وەزی عێراق هەموو شارەکانی عێراق بڕۆ سەیری کەوکو دان وایە هیچی نە ئاوەدانی پێوە دیارە نە هیچ شتێکی پێوە دیارە واتە وەزی عێراق خراپە ململانیان هەیە و لەسەر ئەو ئینتیخابەتەی داهاتوش ململانەکەیان گەیشتۆتە حەدێکی ئەوە هەتا پەنا بۆ مەرجەعێت و لەم لاو لەو لابن لەبەرم پێم وایە عێراق لەبەر ئەم هۆیانە هیچ شتێک بۆ کورد ناکات تا دوای ئینتیخاباتی ئەگەر بە فشاری ئەمریکا بڵێن دەرەوەش بێت ئێستا مەسەلا ئەمڕۆ ئەڵێمە هینە دەین ئێمە ئەوە موچەی خەڵکی کوردستانە دەین ئەوە بۆ ئەمریکای ئاڵێت من پێم وایە ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو ڕۆژێک ئەوە ڕێسی وزرای عێراق قسەیەکەکە ئەمان بە پەلە کۆبنەوە بەیانێک دەرەکەن و یەک لە دواییەک باشەیە خراپە ئەوە خراپە ئەوە ڕەنگە بۆ ئەمریکا و ئەوروپا و ئەوانە یا UN گوێیەکی بۆ بگرن وڵاوە حکوومەتی هەرێم زۆر بە پرۆژە بۆ بەڵام بۆ خەڵکی کوردستان بۆ خەڵکی کوردستان پێی ئەڕوخێت پێشی خراپە چونکەیانی ناومێت دەبێ پێی و عێراقیشی پێوە گەورە بێەوە ئازانە عێراق هەمووی بە بازووی خۆی ئەو شانەی کردووە واتە بۆ ئەوە خراپە ئەوتە نە لای عێراق خوان لای خەڵکی کوردستان وام ڕەنگە بۆ ئەوروپا و UN ئەوانە بابێ بۆ هیوادارم ئەوەش حکوومەتی هەرێم کەمی بکاتەوە ئەو هەموو ڕۆژێک لەو ڕەنگە بە قەدەر درێژای 2 ساڵی ڕابردوو بە قەدەر ئەم دووسێ مانگە کۆبوونەی نەکردبێ و باسی عبادی نەکردبێ و هینی ئەوەی نەکردبێت لەبەرم پێم وایە ئەوەش کەم کاتەوە باشترە بیر لەوە بکاتەوە ئەو داهاتەی خۆی هەیەی ڕێکی بکە تەنزیمی بکە معاشی خەڵکی لێ بدرێ چارەسەری کێشەکانی خۆی بکە ماڵی کوردی ڕێ بخات ئەو سەردانانە من بە هەنگاوێکی باشی ئەزانم ئەمڕۆ بۆ لای حیزبەکان دوێنێ پێرێ بۆ لای حیزبەکان سبێنێ بۆ لای حیزبەکان ڕێی هەمویان وەرگێ ئاماژەکان بە ئاراستەی ڕێککەوتنن تایبەت لە نێوان پارتی و گۆڕان ئومێ دەکەم وابێت ئومێ دەکەم ڕەنگە مەسەلا ڕای جیاوازە بێ ئەمان وەکو ئامەکە عەرزم کردی لەسەر شتە گرنگەکان باشە ڕێکن تا ئێستا ئومێ دەکەم ئەوەش بتوان بگەنە نەتیجەی باشتر و چارەسەری بکەن و دەریش کەوت ئێمە ئەوەی بڵێن ناحەزەکانمان بەرامبەرەکەمان فەرقی هیچ کەسێک ناخەن لە کوردستان ئەوە دوو خۆرمات و خۆخانووی ئەم لایەن نەتەقانەوە لایەکی نەتەقێنەوە خەڵکەکەیان دەرنەکردی ئەویتر خەڵکەکەیان نەکوشتی ئەم مەڵبندیا لەگەڵ ئەو مەڵبندیا ئەو لەقیا ئەو فڵان وەکو یەک معاملەیان لەگەڵاکردن لە هەموو شوێنەکان بۆیە خەڵکی کوردستانیشی وادارم ینی ئەوە ببێتە دەرسێکە ناحەزەکانمان بەرامبەرەکانمان نەزانم ئەوەی کات ناوێکی لێ بنین بەرامبەر بە کورد یەک ڕای هەیە یەک بۆچوونی هەیە خۆتان نەزانن ئێمە گەورەی ڕیفراندۆمی لەوە دەتەکەوێت دێ بۆ سەر ڕیفراندۆم لەوە دەرەکەوێت کە هەموو دنیا دژبان بوو ئەلی ئەگەر ڕیفراندۆم زۆر مهم نییە بۆ دنیا دژمان باشە من هەر پرسیارێکم بە مێشکات هەر سەبارەت بەوەی گومانەکەی خۆت لەسەر ئەوەی دادگای فیدراڵی عێراق کە چەند دادوەرێکی کوردی تێدایە ئاماژەت بەوە کرد وتت گومانێکمە ئایا لێرەوە لە کوردستانەوە پیان نەوتراوە ئیمزای بکەن و بە ئەم پرسەمان لە کۆڵ بێتەوە ئەمڕۆ هیچ پرسیاری ڕفراندەمت لیان کرد ئەنجامی ڕفراندۆم بەنیازن لە دوای سڕکردن هەڵی وەشێنەوە نیەتێکی وایە هەیە حکوومەتیان دەی تۆ بزانی باوەڕم نییە چونکە خۆشیاندا هەڵ ناوەشێتەوە من پێشەوە ئەوان قسە بکەنەوە هەڵ ناوەشێتەوە هەڵ ناوەشێتەوە ینی خۆ ئەمە تۆ ئەنی شتێکت نە قانون نە منتێق نە ئەقڵ نە هیچ شتێک ناتوانێت ڕیفراندۆم ئەم هەموو خەڵکە جارێکی تر 3 ملیۆن و ئەوەندە خەڵکۆکەیتەوە جارێکی دە بە نەخێر دەنگی بدەیتێ کە من پێم وایە ئەو جاری شەر بە بەڵێ دەنگەدنەوە ئەو جارش دوای ئەگەر بۆ نەخێر نییە تۆ بەنامەی لەسەر دابنیت و ئەمە قەراری حکوومەتێک نییە قەراری شخصێک نییە قەراری حیزبێک نییە پەرلەمان نییە ئەمە قەراری میلەتێکە ئیرادەی میلەتە بەڵام ئەوانەی کە لە بەغان ئەیانە ئیرادەی میلەتی کورد بشکێنن ئەیانە میلەتی کورد زەلیل توای عبادی هەنگاوی ئەیانە میلەتی کورد زەلیل بکەن ئەیانە بیشکێنن ئەیانە وای لێ بکەن تەنەزولی بۆ بکەیت ئەوە باش بوو لە دەربەنی خان لەو 2-3 ڕۆژە ئاوەشتیان باڵەدان خەڵک ئینێکرد ئەنی بەڕاستی ئەوە شکاندنی بەرپرسەکانی ناوچەکە وەریان نەگرتووە بەڵام بە پێی زانیاریەکانی من ئەسابی ئەهلی حەق خۆیان ڕۆشن بەسەر ماڵەکانە دابەشیان کردووە لە سیارەکە خەڵک دەوری لێدا بوو لە سیارەکە هەڵیانەدا بەداخەوە ئەخیر پرسیارم گەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە سوپاس دەکەم کاتم تەواو بووە عەبادی لە ئەخیر وتاری ئاماژە بەوادا ئەڵێت هیوادارم هەرێمی کوردستان بیر لە بەکارهێنانی هێز و شەڕ و بەرەنگاربوونەوە نەکات
پێت وایە هەنگاوی دیکانێ باڕاستەی شەڕابادی زۆر بە کورتی بێ سوپاس خۆی ئەو قسێ معنایە ئەو قسەیانی من هێزە نێرم بە فڵان جێگە نابێەوە شەڕی بکەن ئەوێ قسە نەکەن و شەڕی نەکەن و نیەتی دیکەشی ئەوە یەکێکە لە نێتەکان بەڵام ئەو مەسەلا ئەو قسانەیە کاری ساڵێ من موچە ئەدەم و نازانم میزانی ئەنێرم و کۆمەڵشتەکەم ئەوە هەمووی بۆ ئەوروپا ئەمریکایە ڕەنگە لای ئەوان قوبڵ بێ بەدنا لای خەڵکی کوردستان نایکا و خۆشی نایکا هەتا ئینتیخاباتی عێراق نەکرێت. بەڵێ کاکە حەمەی حاجی مەحموود وەکو پێشمەرگەیەک لەم بەرنامەیە حزوریە بوو سوپاسی جەناب دەکەم سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ کاتش کە لێرە لە گوڵەخانە بە ئێمەت بەخش هەردووشین بەڕێزن بەڵێ بینەرانی ئەزیز لە گوڵەخانەوە کۆتایی بە باسی ڕۆژەیەنین تا بەرنمەیەکی دیکە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوادابن خواتانەکە.